سڵاوتان لێبێ بەڕێزان و کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە بۆ خستنە ڕووی پوختەیەکی تری کتێب کە ئەو پرۆژەیە لە سەرەتای ساڵی 2026ەوە ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری دەستی پێکردووە و شانی داوەتە بەرێ بۆ ئەمڕۆ پوختەی کتێبی ژمارە 20 دەخەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز کە کتێبەکە بە زمانی ئینگلیزی ناونیشانەکەی A New You How to Reinvent Yourself and Take Back Control of Your Life واتە تۆی نوێ یان تۆیەکی نوێ چۆن دەتوانی دووبارە خۆت بنیاد بنێەوە و کۆنتڕۆڵ و جڵەوی ژیانی خۆت بەدەست بگری. لەو کتێبەدا گەشتێک دەکرێت بە نێو چۆنیەتی خۆدەربازکردن لەو شێوازە کۆن و باوەی کە تۆ تێداوتی و بوویتە هۆی ئەوەی کە تۆ لەو ژیانەدا بێ کە تۆ ئێستا ڕەنگە بەدەستی دەناڵێنی و چۆن بتوانین بە چەند هەنگاوێکی کرداریش ناسنامەیەکی ئامانجدار و بەبەرهەم و نوێ بۆ خۆمان دروست بکەین. لەم کتێبەدا زۆر بە ڕوونی باس لەوە کراوە کە گۆڕانکاری لە خودی خۆت و لە ناسنامەی خۆت شتێک نییە لە شەو و ڕۆژێکدا بێ، مەرجیش نییە پەیوەست بێ بە هاندەرێکی دیاریکراو یان پاڵنەرێکی خێرای دیاریکراو، بەڵکو دەبێ پشت ببەستێ بەو بژاردە جێگیر و بەردەوام و بەمەبەستانەی کە تۆ ئەنجامیان دەدەی لە ژیانتدا یان لە میانی ژیانتدا. کتێبەکە ئەو خۆ دووبارە ڕێکخستنەوە و بنیادنانەوە دەکاتە چەند چەمکێک یان چەند هەنگاوێک. سەرەتا بەوە دەبێت دەست پێ بکەیت کە تۆ ڕوبەڕووی ئەو واقعە بێتەوە کە تۆ تێدای، واتە بەڕاشکاوی دانی پێدا بنێ کە تۆ لەکوێدای لەو واقعە و لەو ژیانە. ئەمە سەرەتای پرۆسەکەیە کە تۆ بزانی لەکوێی، هەروەها دەبێ خۆشت لەو ڕاستیە بێزارکەر و پەستکەرانە بە دوور نەگری، بەڵکو ڕوبەڕوویان بیەوە، نەک بیشاریتەوە و خۆی لێ بە دوور بگری. ئەمە وا دەکات تۆ بەرپرسیارەتی ئەو بارەی خۆت، ئەو بارودۆخی خۆت، ئەو حاڵەتەی خۆت کە تێیدای وەربگری و لە ئەستۆ بگری، کە ئەمە یەکەم هەنگاوی دەستپێکی گۆڕانکاریە. تۆ بەرپرسی لەو واقعی کە ئێستا تێیدای، لەو حاڵەی کە ئێستا تێیدای، دەبێ ئەو بەرپرسیارەتی هەڵگری ئەگەر دەتەوێ گۆڕانکاری بکەیت. خاڵی دووەم، هەنگاوی دووەم ئەوەیە کە تۆ بێی ئەو ناسنامە کۆنە، ئەو کەسایەتیە کۆنەی خۆت کە تۆ پێی ناسراوی و تۆ پێی رازینی هەوڵ بدەی ئەوە کاڵ بکەیتەوە بەرەبەرە. تۆ ناتوانی ژیانێکی نوێ دروست بکەی کە تۆ دەستت گرتووە بە ناسنامە کۆنەکەشت. هەردووچی لە یەک کاتدا ناکرێت، بۆیە دەبێ خۆت پاک بکەیتەوە، خۆت دوور بخەیتەوە لەو هەڵس و کەوت و بیان و بیانگە و لەو چیرۆک و بەسەرهاتانەی کەوا دەکات توانەکانی تۆ زۆر سنووردار بن کە بە خۆتیان دەڵێ ئەو خۆ دواندنە، ئەو خو ڕەفتارانەی کەوایان لێ کردووی تۆ لەو ژیانەبی، دەبێ وازیان لێ بهێنی. کەواتە ئەو ناسنامە کۆنەی هەتا دەبێت کاڵی بکەیتەوە تاکو ڕێگە خۆش بکەی بۆ ئەوەی ناسنامەیەکی نوێ بۆ خۆت بنیاد بنێ. خاڵی سێم و هەنگاوی سێم لە کتێبەکەدا زۆر بە جوانی باسکراوە ئەوەیە کە تۆ بۆ ئەوەی ناسنامەیەکی نوێ بۆ خۆت بنیاد بنێی پێویستە پشت بە هەست و سۆز نەبەستی، بەڵکو بە سیستەم ببەستی، واتە هەندێک سیستەم بنیاد بنێ بۆ ژیانی خۆت کەوا دەکا بتگەیەنێ بەو ناسنامە نوێی کە تۆ دەیخوازی و مەبەستە. چونکە سەرکەوتن لە بەردەوامی و لە بە سیستەم کارکردندایە، نەک لە هاندەر و پاڵنەرێکی کاتی و خێرە. ئەگەرە تۆ ئەو ڕەفتارە نوێیانەی خۆت
کردە شێوەیەکی خۆکارانە و ئۆتۆماتیک بە شێوەی سیستەم کار بکە، ئەوە بە دڵنیاییەوە تۆ دەپارێزێ لەو ماندووبوون و هیلاچیەی کە دەیچێژی بەهۆی وەرگرتنی بڕیاری زۆر واتە زۆر جاران ئەگەر ئێمە سیستەمێکمان بۆ خۆماندانا کاتی بڕیاردانمان بۆ دەگەڕێتەوە چونکە بیر ناکەیەوە ئەو کاتە چونکە سیستەمت داناوە بۆیە ماندوو نابی یان کەمتر ماندوو دەبی هەروەها لەسەر ئەو ڕێچکەیەش دەمێنیەوە کاتێک تەنانەت کە تۆ حەزیشی پێ ناکەی بەڵام لەبەرەوەی سیستەمت داناوە نەک لەبەرەوەی لەسەر بنەمای هەست و سۆز کارەکە دەکەی بۆیە بەردەوام دەبێت کەواتە خاڵی سێم بریتیە لە بنیادنانی سیستەمی کارکردن سیستەمی ژیان سیستەمی ڕۆژانە نەک پشتبەستن بە هاندەری کاتی بە هەست و سۆزی کاتی خاڵێکی تری گرنگ کە لە کتێبەکەدا باس کراوە باز لە هێزی بڕیاردان یان ئەو بڕیارە و بژاردانەی کە هەتە دەکات تۆ ژیانی تۆ یەکسانە بەو بڕیارە ڕۆژانەی کە دەیدەی دەربارەی ژیانی خۆت دەربارەی کاتی خۆت دەربارەی کاردانەوە و پەیوەندیەکانی خۆت ئەگەر ئەتۆ دەتەوێ جڵەوی ژیانی خۆت لەدەست خۆت بێ ئەوە دەبێ ئەو بڕیار و کار و کردەوە و کۆشانەی کە دەیکەی ئەو کاردانەوەی کە بەرامبەر ئالنگاریەکانی ژیان دەبێ بۆ خۆت ئەنجامی بدەیت ئەو بژاردانە هەڵبژێری کە لەگەڵ ئەو ناسنامە نوێت دەگونجێ کە بۆ خۆتت دیزاین کردووە و دادڕشکووە خاڵێکی تریش کە زۆر بە گرنگی و بە پوختی باس کراوە تۆ دەبێ کار لەسەر پەرەپێدانی متمانە بەخۆبوون بکەی چونکە هێزی ڕاستەقینە ئەوەیە کە تۆ بتوانی پشت بە خۆت ببەستی تۆ بتوانی متمانە بە خۆت بکەیت تۆ بەڵێنێک کە بە خۆتی دەدەی جێبەجێی بکەیت ئەوە متمانە دروست دەکا بە خودی خۆت ئەگەر تۆ بە شێوەیەکی بچووک و بە شێوەیەکی بەردەوام هەندێک پابەندی لەسرە خۆت دروست بکەیت ئەوە دەبێتە هۆی بنیادنانەوەی متمانە بە کەسایەتی خۆت بە وشە و بە بەڵێن و بە گفتارەکانی خۆت بۆیە ئەمە دەبێتە هۆی بەهێزکردنی کەسایەتی و کارکتەری تۆ ئەگەرە تۆ بەڵێنێکدا جێبەجێ بکە ئەمە ئۆتۆماتیکی بە شێوەیەکی سەرەکی دەبێتە هۆی ڕێخستنەوەی کارەکان هەروەها زیادبوونی متمانە بەخۆبوونیش هەروەها بۆ ئەوەی ئەو گۆڕانکاریانە ئاسانتر بێ جێگیرتر بێ بەردەوام بێ دەبێت دوو هەنگاوی تر هەن کە لە خەیاڵت بێ یەکێکیان ئەو ژینگەیەی کە ژیانی تێدا ئەنجام دەدەی یان کاری تێدا دەکەی یان تێیدا دەژی و یان کاری تێدا دەکەی ئەگەر دەتەوێ پەرەپێدان بەردەوام بێ ئەوە دەوروبەری خۆت بە شێوەیەک ڕێک بخەوە کە پاڵپشتی ئەو ناسنامە نوێیت بکە هەروەها ئەو کارتێکەرە دەرەچیانەش زۆر کەم بکاتەوە کە دەبنە هۆی بە فیڕۆدانی وزەت هەروەها بە هێزکردنەوەی ئەو ڕەفتارە کۆنانەی کاتن بۆیە دەبێت ئەوانە لا بدەی لە نزیکە خۆت لە شوێنی کارە لە شوێنی ژیانە یان ئەو شوێنەی کە ئەو تەرخانت کردووە ئەو ژینگەیە کە تەرخانت کردووە بۆ دروستکردنەوەی ئەو ناسنامە نوێیە بۆیە ئەمەیان زۆر گرنگە کە دوور بێ لە کارتێکەرە دەرەچیەکانی هاوکارت نابن پاڵپشتت نابن بۆ ئەو کارە نوێیان ئەو ناسنامە نوێیە دەبێ لە بیرت بێ کە گۆڕانکاری شتێک نییە وەکو گوتمان بەدەم و دەست بە زووی بکرێت بەڵکو پێویستیان بەوەیە کە بەردەوام بی و بەرگەگر بی ڕەنگە هەموو کات سەرکەوتوو نەبی لەو پلانەی کە دادناوە بەڵام ئەتۆ دەبێ بە شێوەیەک دیزاینت کرد بێ دادڕشت بێ کە بتانی هەم ئەگەر شکستت هێنا دەرفەتری تر دروستکەیتەوە هەم وانەی لێ فێربی بۆ ئەوەی بەردەوام بی دەبێ بەردەوامی وەکو یەکێک لە کلی لە سەرچیەکانی سەرکەوتن تەمەشا بکەیت تەنانەت ئەگەر ئەنجامەکانیش بە دڵی تۆ نەبوو لە سەرەتادا وەکو ئەوەی کە تۆ بتەوێت شتێکی گەورە بکەی ناکرێت لە پڕێکە
نەتیجەکە ببینی، بەڵکو ئەوە ئەنجامی کار و بڕیار و هەڵبژاردەی ڕۆژانەیە بەرەو ئەو ئامانجەی کە لە کۆتاییدا دادناوە. لەبیرت بێت کە ژیانێکی نوێ، ناسنامەیەکی نوێ بەندە بەو بڕیار و بژاردانەی کە ڕۆژانە ئەنجامی دەدەیت. تۆ هەموو بڕیارەکە بەیەکەوە نادەی، بەڵکو ئەمڕۆ بڕیارێک بژاردەیەک بەیانی دووبەیانی بەو شێوەیە ئەنجام دەدرێت. ئەمەش دەبێتە هۆی دروستکردنی ئەو بیناسازیەی کە تۆ بۆ خۆتت داناوە یان بۆ ناسنامەکەت داناوە. خاڵێکی تری گرنگ کە لە کتێبەکەدا باسکراوە ئەوەیە کە تۆ دەبێ واز لەوە بێنی لۆمەی بارودۆخەکان و زروفی پێشتر بکەیت بۆ ئەوەی کە تۆ لەو واقعی ئێستادا دێت، چونکە بەڕاستی لۆمەکردنی ڕابردوو، لۆمەکردنی دەوروبەر، لۆمەکردنی زروف یان بارودۆخ ئەمە وات دەکا تۆ بێهێز دەربکەوی. بۆیە زۆر گرنگە کە تۆ بەخۆت بەرپرسی لەوەی کە تێیدای، بەرپرسی لەوەی کە بەردەوام دەبی، بەرپرسی لەوەی کە ئەو ناسنامە نوێی کە دروستت کردووە. ئەمیش زۆر ئاسانە کە تۆ بتانی جڵەوی ئەو بڕیارانە لە دەست خۆت بێ، ئەو بژاردانەی کە هەری دەگری، نەک ئەو کارتێکەرە دەرەچیانەی کە دەبێ یان پێت وایە کاریگەری ڕاستە خۆیان، چونکە هەر کاتێک کە تۆ لەژێر کاریگەری هۆکارە دەرەچیەکان کارت کرد، ئەوەی خۆ جڵەوەکەش لە دەستی هۆکارەکان دەبێ، لە دەستی خۆت نابێ. بۆیە دەبێ خۆمان لە لۆمەکردن بپارێزین و بەرەو هۆشیاربوونەوە بڕۆین کەوامان لێ دەکا هەم خۆمان بناسین، هەم لەو چەقبەستویە دەرمان بێنێ کە پێمان وایە ناتوانین تێیدا ڕزگار بین. ئەویش وەکو گوتمان بە وەرگرتنی بەرپرسیارەتی، بەوەی کە ئێمە بەرپرسین لەو بژاردە و لەو بڕیارانەی کە داومانە، هەروەها بە دیاریکردنی ئامانجی دیاریکراو بۆ ئەو ناسنامەیە کە دەمانەوێ دروستی بکەین. دەبێ ئەو سایکڵە یان ئەو بازنەیەی کە وای کردووە ئێمە لەو بارودۆخەی ئێستا بین هەوڵ بدەین ئەو بازنەیە بشکێنین، ئەو بازنەیە نەهێڵین، چونکە ئەوە سنووری شێوازی ڕابردووی تۆ بووە. بۆیە ئەگەر دەتەوێ ناسنامەیەکی نوێ بۆ خۆت دروست بکەی، دەبێت لەو بازنەیە بێ دەرەوە. لەبەرەوەی زۆر بە ئاسانی ئەگەر وەکو پێشتر هەڵس و کەوت بکەی، ئەنجامەکەت وەکو پێشتر دەبێت. ناکرێت تۆ چاوەڕێی ئەنجامێکی جیاواز بکەی بەڵام کار و کردەوەکانت هەروەکو پێشوو بن. هەندێک شتی زۆر بچووک هەیە کە دەتوانین ئەنجامی بدەین. ئەو لە کتێبەکە ناوی لێ ناوە مایکرۆ ئێنڤایرمنت، واتە ژینگەی بچووک و سادە، کە ئەوانە هەندێک کات شوێنی دیاریکرا و بچووکن کە تۆ لە ژیانی ڕۆژانەی خۆتدا جێگەیان دەکەیەوە، بەڵام بەو مەبەستەی کە تۆ جڵەوی ژیان و جڵەوی بژاردەکانت لە ژێر دەسەڵاتی خۆت بێت. دەکرێت بە نیو کاتژمێر دەست پێ بکەیت، دەکرێت لە سوچێکی ماڵەکەت، دەکرێت لە شوێنێکی دەوامەکەت، دەکرێت لە دەرەوە بێت، لە هەر شوێنێک بێت تۆ دەبێت کات و شوێنێکی دیاریکرا و دابنەی بۆ ئەوە، دابڕێژی بۆ ئەوە، ئامادە بکەیت بۆ ئەوەی کە پێویست بە بڕیاردان نەکا، یەکسەر بچیتە ئەو شوێنە و بزانی کە کار بۆ ناسنامە نوێیەکەت دەکات، چونکە ئەمە دەبێتە پاڵپشتیکارێکی باش بۆ ناسنامەکەت، هەروەها دەبێتە دابینکەر و فەراهەمکەری جێگیری و بەردەوامی بۆ ئەو تەرکیزەی کە پێویستت پێ. خاڵێکی تر کە زۆر گرنگە تۆ کە بڕیارێکتدا ئەو ناسنامە نوێت هەبێ، کە ئەو ناسنامە نوێش پێویستی بە ڕەفتار و بە هەڵسوکەوتی نوێیە، نابێ مفاوزات و دانیشتان لەگەڵ خۆتی کۆن بکەیت. واتە نابێت تۆ ئەو کارە بکەیت کە پێشتر کردوتە لەبەرەوەی زەحمەتە یان لەبەرەوەی ناتوانی بەردەوام بی. واتە نابێ دانوستان لەگەڵ خاڵی لاوازی خۆت بکەیت، بەڵکو دەبێ بە تەواوی لە کۆڵی بیتەوە و خۆتی لێ دەرباز بکەیت. ئەگەر دەتەوێت ناسنامە نوێیەکەت بێتە